بسم الله الرحمن الرحيم. لراستي دائما وكو وفايك أمرو سرداني قزاي سوران مان کرد و پێشنیاری بڕای بەڕێزمان کاک ئەرکان بوو کە بەڕێوبەری شارەوانەتیە لە خورماتوو ئەو پێشنیاری هاورد لەگەڵ بەندەیە گەڵاڵەمان کرد دەرچوین بەوەی کە ئەو گەنجانش کە وەستاون هەمووی لە پشتەوە هەر یەکێ لەوان خەمخۆرێکی دڵسۆزانە بووە بۆ کاکە سەید بۆ ئەوەی لە ئازارەکانیان کەم بکەینەوە هەڵساین لە مزگەوتەکانە دەستمان کرد بە دروستکردنی کەمپینێک لە شاری خورماتوو بۆ کۆکردنەوەی کۆمەکی و هاوکاری بۆ ئەم ماڵە بەڕێزە لەبەرەوە کاتێک خەبەرمان پێگەیشت ئەم ماڵە کەم دەرامەتن لە کرێچیە دانشن دوو مناڵی کەم ئەندامی هەیە لە ڕاستیە خەڵکی خورماتوو بە گەورە و بچووکەوە بە ژن و بە پیاوەوە هەموو هاوسۆز بوون لەگەڵ ئەم ماڵەیە بۆیە هاوکارێکی باشیان کرد ئەمڕۆ هاتین ئەم خانەوەمان بینی و بە دڵی خێزانەکەیەتی ئینشاءالله ئەوەتانێ گەیشتینە کۆتا هەنگاو بۆ ئەوی بیکڕین خانێکە هیوادارین بەخۆشی بحەسێنەوە لەم خانووە لەگەڵ باوکیان بە ئازادانە بگەڕێتەوە بە زووترین کات بۆ ناو مناڵەکانی ئینشاءالله. و ئێمە وەکو هاوڵاتیان و دانیشتوانی شاری خورماتوو زیاتر فەقیر و هەژارەکانی خورماتوو تەنانەت ئافرەتەکانیشمان خشڵ و زێڕی خۆیانیان بەخشیوە بۆی خزمەت بە منداڵەکانی کاک سەید و خزمەت بە منداڵەکان و خانەوادەی هێزی پێشمەرگەی کوردستان بکەن.